ڕانیەکان لەگەڵ قەڵاتزەیەکاندا لە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی ڕۆژهەڵاتیان کردو لە خولێکی تۆپی پێیە لەوێ بەشداریان کرد. لەسەر بانگێژنامەی ڕسمی هەیئەتی فوتباڵی شارستانی سەردەشت و بە مەبەستی زیاتر توندوتۆڵکردنی پەیوەندیە وەرزشیەکانی نێوان ڕۆژهەڵاتی کوردستان و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین لە چەند ڕۆژی ڕابردوو هەردوو وەفدی هەڵبژاردەی تیپی فوتساڵی کوڕانی ڕانێ و قەڵاتجێ بە دوو تیم بەشداری خولی فوتساڵی برایەتیان کرد لە شاری سەردەشت کە لە ژێر چاودەری فەرمانداری شارستانی سەردەشت و هەرێک لە ئیدارەی وەرزش و جوانانی سەردەشت و هەیئەتی فوتباڵی سەردەشتدا بەڕێوەچوو. خولەکە لە ژێر ناوی برایەتیدا بوو بەو ئامانجەی دۆستایەتی و برایەتی نێوان ڕۆژهەڵات و باشوور درێژەی هەبێ لە ڕووی ناردنی تیم و وەفدە وەرزشیەکانی نێوان شارە سنوورەکانی ڕۆژهەڵات و باشوور. لە دانیشتێکدا بەر لە بەڕێوەچوونیارەکانی خولەکە محەممەد ڕەشید زادە ڕئیسی ئیدارەی وەرزش و جوانانی شارستانی سەردەشت ئەو دەست پێشخەری ئیدارەکانی بە دەرفەتزانی تاوەکوم سەردان و ئەو پەیوەندیە وەرزشیانە یەکەمین و دوهەمین جار نەبێت و هیواشی خواست کە بەرپرسانی ئیدارەی ڕاپەڕین و حکوومەت بەگشتی هاوکار و پاڵپشت و ئاسانکاری بکەن بۆ تیپ و گروپ و وەفدە وەرزشیەکان تاوەکو ئەم جۆرە پەیوەندیانە درێژەیان هەبێت.